ئاسوودە بن جەنابی ئادونیا، ئیدی لە مەترسیدا نین. ئێرە هێمنە. ئەمە هەوڵجار نییە کە جەنابی ماکسیمیلیان من نەجات دەدا. ئەو بەر لەمەش لەش و گیانمی پێکەوە ڕزگار کردبوو. ئەم قسەیە شیاوی بیستنە. چۆن؟ من لە مبەلغێنی مەسیحی بووم و تەسلیسم ڕادەگەیان. ڕۆژێکیان سەربازانی ڕۆمی لە کاتی قسەکردندا قۆڵبەستیان کردم. بێگومان وەختی مردنم هاتبوو، بەڵام جەنابی ماکسیمیلیان بە بیانوویەکەوە منی ڕزگار کرد و هەر ئەم ئاشناییە بووەی هۆی ئەوە کە من ببمە خوداپەرست. ماوەیەکی زۆر پێکەوە قسەمان دەکرد و من زۆر شت لە ئەوە فێر بووم. گالوس قەدری ئاغت بزانە ئەو پیاوێکی گەورەیە. من بە باشی ئەو دەناسم. کەوایە تۆ زۆر شتی لێ دەزانی. من غۆڵامێکی یونانیم. 14-15 ساڵانە بووم کە بابی خاوەنشکۆ و ماکسیمیلیان ئەمنیان کڕی و بردمیانەوە بۆ ماڵەوە. ئەو یەکێ لە پایە بەرزەکانی سەنای ڕووم و یەکێ لە نزیکەکانی ئەمپراتور ئادریانوسە. من شایەتی گەورەبوونی سات بە ساتی جەنابی ماکسیمیلیان بووم. ئەو یەکجار زیرەک بوو و بابی لەو کاتەدا باشترین معلمەکانی بۆ بارهێنانی ئەو دەگرت و ئەوی لە زانستەکان و فەنەکانی فەرهەنگی نەتەوە جۆربەجۆرەکان ئاگادار کرد و هەر ئەم ئاگاداریەی جەنابی ماکسیمیلیان بوو بەهۆی ڕقوقینی ئەو لە خوداکانی ڕووم و دەڕەندەی ئەوان و ملهۆری ڕوومیەکان و بۆ دووری گرتن لە ڕووم دەست بەجێ پاش داخوازی دەقیانوس بۆ هاتن بۆ فیلادلفیا وەڵامی موسبەتی دایەوە. بەڵێ ئەو چارەنووسی وا بێتە فیلادلفیا. وا دێتە بەرچاو زۆر ماندوو بووی. باشترە لە ژێر و سێبەری ئەو دارەدا تاوێ ماندوویمان دەرکەین. ئەو هاتە فیلادلفیا کە لە جەنایەتی ڕۆمیەکان دوور کەوێتەوە. لە حاڵێکدا کە نەیدەزانی جەنایەتی فیلادلفیا کەمتر لە ڕۆم نییە. بۆچی جەنابی ماکسیمیلیان بە دیتنی جنایەتی دەقیانوس نەگەڕیاوە بۆ ڕۆم؟ دەقیانوس دەست بەجێ کچەکەی لە ماکسیمیلیان مارە کرد تا لە فیلادلفیادا بمێنێتەوە، قاپڵ لەوە کە خات و هلێن خۆی دەبێتە یەکێ لە خوداپەرستەکان. کەوایە جەنابی ماکسیمیلیان بەر لەوە کە بە خودای تاقانە ئیمان بێنێت، خودایانی درۆی و بتەکانی وەلا نابوو و ئیمانی پیان نەمابوو. ئەوان هیچ کات بە خودایانی ئۆلەمپ ئیمانیان نەبووە و هەموو کات بە دوای ڕاستەقینەدا بوون. ئەو خوڵقێنەری خۆی دەناسێ، بەڵام بە دوای ڕێنوێنیەک کتێبێک نیشانەیەک لەوانەوە بووە. مەگەر تەورات و ئینجیل نەگەشت وە دەستیان؟ بۆچی ئەوانەی خوێند بووە بەڵام ڕاستەقینەی لەوانە نەدەدیون. ئەو هەموو کات دەچووە ئاوایەکانی دەوروبەری فیلادلفیا و لە پلۆپایەی بەرزی خۆی بە قازانجی چەوساوان و بێبەشان کەڵکی وەردەگرت. لە یەکێ لەم سەفەرانەدا خۆی دەڕەندەی مەئمورانی ماڵیاتی بە چاوی خۆی دی، مەئمورانی ماڵیاتی دەقیانوس. ماڵیات نادەی؟ ماڵیات نادەی ها؟ نایدم! نایدم! نیمە! ماڵیات نادێرێ؟ ئەوانە لەوێ لابن، هەموویان دەرنەولاوە. ماڵیات نادێرێ؟ هەر دەتکوژم. ماڵیات نادێرێ؟ بگرە! بگرە!
چ باسە؟ ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین. ئەم پیاوە ناوێ ماڵیات بدات. نایەوێ یا نیەتی؟ ئەمە بە ئێمە ڕەبتی نییە. ئێمە مەئموری وەرگرتنی ماڵیاتین، نا مەئموری یارمەتی بە هەژاران. لێگەڕێن! داس ڕاکرێن. جەنابەت کێ بێت؟ ئەفسەرێکی خوارتر لە سەرۆکی خۆی پەیڕەوی دەکات، نەک پرسیار. لێگەڕێن! من ئەفسەری وەرگرتنی ماڵیاتی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسم. لە تۆش فەرمان نابەم. وا دیارە دەبێ بەسمانێکی دیکە قسەتان لەگەڵ بکەم. نا. وا دیارە کە زۆریش ناسپەروەردەی خاوەنشکۆ. وا نازانم کە ئەو زمانەی دیکە بزانی. بەسیەیدی پیاوەکان لێرە کۆکەوە و گۆڕەگوم کە بڕۆ ڕۆزانم! خاوەنشکۆ ڕۆژگارتان ڕەش بوو. ئەو ماکسیمیلیان زاوای دیۆکلێتیانوسە. وەرە دەکەوێن. وەرە. و ئەمە پێشکێک بوو بۆ ئاشنابوونی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرە پیاوە خوداپەرست و دڵپاکە. جەنابی ماکسیمیلیان بەتوندی بریندار ببوو و پیرەپیاوەکە کە خۆی لەم بابەتەوە شەرمەزار دەدی لە بەرامبەری ئەوانەوە خۆی بە تاوانبار دەزانی کەوا بوو لەشی برینداری جەنابی ماکسیمیلیانمان بردە ماڵی پیرەپیاوەکە و ئەو بەپەلە بە باشی دەستی کرد بە دەرمانکردنی ئەوان.
نا ئێوە دەبێ پشوو بدەن ڕێگا ڕۆیشتن بۆ ئێوە پەرمەترسیە. گالۆس بڵێ خاوەنشکۆ من لێرەدام. نەبوونی ئێمە هێلێن نیگەران دەکات. من دەچمەوە بۆ شار و ئەو ئاگادار دەکەم ئێوە پشوو بدەن جەنابتان ئاسوودە بێ خاوەنشکۆ. بە تلمی خەوە دیسیش بڵێن ئاگایان لە کاروبارەکان بێت. ئەگەر دیۆکلێتیانوس پرسیاری کرد بڵێن بۆ جێبەجێکردنی کارەکان چووەتە دەوروبەری شار. بەسەر چاو گەورم نیگەران مەبن. من زوو دەگەڕێمەوە. ئاگاتان لە خاوەنشکۆ بێت. و ئەمە پێشێکی ئاشنایی جەنابی ماکسیمیلیان لەگەڵ ئەو پیرە پیاوە خوداپەرستە بوو. ئەم برینەتان چاک داپۆشیوە. ئێمە ببەخشن کە زیاتر لەمانە نەمانتوانی یارمەتی خاوەنشکۆ بدەین. نا زۆر باشە. لەکوێ فێر بوون؟ لە باب و باپیرانم هەرچەند لە چاوی زانستی پزیشکانی ڕوومەوە هیچ نییە. چ کەسێ ئەوەی تووشی ئەو ڕۆژە ڕەشە کردووە؟ گرنگ نییە خاوەنشکۆ. سەدان ساڵەکە خامچی ڕۆمیەکان بە درەندەیی بێڕەحمێک کە شیاوی مرۆڤە خاوە شارەکان نییە لە شان و ملی ئێمە دەدرێ. ئێمە ئیتر عادەتمان پێگرتووە. من بە نێوی ڕوومیەک داوای لێبوردن لە ئێوە دەکەم. ئێمە ڕوومیەکان خۆمان بە خاوەن شارستان یەکترین خەڵکی دنیا دەزانین، بەڵام وەحشیانەترین کارگەل دەکەین. ئێوە لەگەڵ ڕۆمەکانی دیکە تەوفیرتان هەیە. بەڵام ئێمەش وەکو باقی ڕوومیەکانین. تەوفیرێکی وا لە نێوانماندا نییە. نا ئەسڵە وا نییە. ئیزن ئەدەن شتێک بپرسم؟ ئایبی نییە. خاوەنشکۆ بۆچی بەجێ یارمەتیدان بەو ئەفسەر ڕۆمێ دژی ڕاوەستان؟ من بۆ خۆشم نازانم. تەنیا دەزانم کە نامەوێت لە ڕیزی ملهۆڕاندا بم. ڕەنگە ئەم ویست و بڕواایە مەسەلێکی دەرونی بێت. بەڵام خۆشویستنی دنیا و لەزەتەکانیشی ویستێکی دەرونیە. بۆچی بۆ گەیشتن بەم ویستنە دەرونیە هەوڵ نادێ قوربان؟ ئایا ئێوە بۆ کارەکانی باش و خراپی خۆتان بەڵگەیەکتان هەیە؟ بەڵێ من هیچ کارێک بەبێ هەغدەست ناکەم. و دڵنیام کە هەغدەستی تەواوی کارەکانم چ باش و چ خراپ وەردەگرم. و ئەگەر جگە لەمە بێت ئەسڵەن ژیان بۆ من هیچ مانایەکی نییە. تۆ بۆ چاکەکانت لەلایەن چێوە خەڵات دەکرێت؟ خۆڵام یا خزمەتکاری ئێوە حەقدەستی خۆی لە چێ وەردەگرێ؟ ئاغاکەی. لە ئاغاکەی ینی لە ئێوە؟ منیش لە ئاغاکە وەردەگرم. هەر کەسێک ئاغایەکی هەیە. تۆ دەتەوێت بڵێ کە حەقدەستی خۆل لە خوداکەت وەردەگری. بە بڕوای من هیچ هاندەرێک بۆ کارە چاک و خراپەکان لەمە باشتر نییە. بەڵام من ئەوەندە نەزانیم کە کارەکانی چاک و خراپم بۆ خوداکانی بێبایخ کە لە مابەدەکاندا بەدەستی خۆمان ساز کردو بکەم. من دەزانم کە خودایەک هەیە. متمانەم هەیە. بەڵام چۆن خودایەک نازانم. خودای من خوڵقێنەری منە. بەڵام خوداکانی ئێوە یا باشتر بڵێم خوداکانی ڕۆمەکان خۆڵقێندراوی ئەوانن. نا من بە خودایی تۆش ناتوانم متمانە بکەم. ئەگەر جوولەکە بیت خودای تایبەتی هۆزی خۆت دەپەرستی.
من خوێندومەتەوە کە تەوراتیەوە پێغەمبەران بەکاری ناحەزوت زێ و تاوانبار دەکات. من ناتوانم قبول بکەم کە خودایەک لە ئاسمانەوە بێتە زەوی و بڕواتە ڕێگادا و لەگەڵ پێغەمبەرانی خۆی زۆران بگرێ و لەو تێک پشکێ. وەگەر تۆ مەسیحی بیت ناتوانم خودای تۆش قبول بکەم، چونکە خودای مەسیحیەکانیش وەکو خودای ڕوومیەکان کوڕی هەیە و ئەمە ئینجیل دەیڵێ. بەڵام ئەم خودایی کە ئێوە وتان سازکراوی مبلغین و پەیڕەوانی مەسیحیەتە، نەخودی مەسیح. ئەوان بۆ ئەمە کە ڕۆمیەکان بێنە سەر دینی مەسیح، دینی ئاسمانی مەسیحیان وەکو دینی زەوی ڕۆمیەکان لێ کرد. پێرەپیاوە بۆ جەنابی ماکسیمیلیان باسی ئینجیلێکی کۆنی کرد، بەڵام من لەو کاتەدا لەم قسانەوە ئەو جۆرەشتانە تێنەدەگەیشتم. بەڵام ئەمە ئاشکرا بوو کە ئەو پیرەپیاوە قسەی زۆری بۆ وتن هەیە. بێڵێن بیر و بڕوام بە ئاشکرایی بڵێم، من خوددا پەرستێکم، خۆ خودای تاقانە دەپەرستم. پێغەمبەری من مەسیحە و نەکەسی دیکە. مەگەر خودای مەسیح لەگەڵ خودای باقی مەسیحەکان تۆفیرێکی هەیە؟ خودای مەسیح خودای تەواوی پێغەمبەرانە، خودای دوایین پێغەمبەرێکە کە لە داهاتوودا دێت. هەرچی جگە لەمە بێت دروستکراوی بیر و زێنی ئێمەیە. لە خۆتەوە قسان دەکەی یا بەڵگە گەلێکشت بۆ سەلماندنی هەیە؟ بەڵگەی زۆرم هەیە، بەڵام باشترین بەڵگەی ناساوەکەم ئەوەیە کە لە گیانم خۆشتر دەوێ. دەکرێت من ببینم؟ بەڵێ، بۆچی نە؟ پیرەپیا و ئینجیلی بارناباسی بە جەنابی ماکسیمیلیان پیشاندا. ئەویش ئەوی لە یەک ننا تا ئەوەی کە هەمووی خوێندەوە. و لە ماڵی پیرەپیاویش نەهاتە دەرێ تا ئەوەی کە نوسخەیەک لەو کتێبەی بۆ خۆی نووسیەوە. ئەو ڕووداوە و ئەو کتێبە بوو بەهۆی ئەوە کە جەنابی ماکسیمیلیان بوو بە خوداپەرستێکی مەسیحی و پاش ئەوەیش ئێمەی هێنایە سەر ئاینی خۆی. گالوس، بەڕاستی کە جەنابی ماکسیمیلیان لە بەندەکانی نزیکی خوددایە. ئەو بە منی دەوت تەوفیر نێوان ئەو شتەی حەزرەتی مەسیح دەیگوت و ئەو شتەی ئەمڕۆ پێڕەوانی ئەو دەیڵێن وەکو تەوفیری نێوان دارێکی گەورەیە لەگەڵ چەند جایەکی بچووکدا. بڕێگۆڵ لە ڕێگای دووری شەوە بۆن و بەرامەیان هەست دەکرێ. هیوادارم کە پەیوەندی ئێمە لەگەڵ ڕوومیەکان قورس و قایم بێت. خاوەنکۆ ئیزن بدەن دیاریەکانی هۆزی یەهود پێشکەشکەین. ئەمانە قابلیەوەیان نییە نیشاندەری دۆستی جوولەکەکان لەگەڵ ئیمپراتور و نوێنەر و جێگیری ئەوان جەنابی فەرماندار دیوکلیتیانوسە. ئێمەش دیارە بە نرخەکانیەوە بە نیشانەی دۆستی دەزانین. ڕێکەوتنامەیەک کە لە نێوان خاوەنشکۆ ئیمپراتور و سەرۆکانی هۆزی یەهود لە ئۆرشەلیمدا مۆرکرا بە ئێمە دەڵێ کە لەگەڵ جەنابی فەرمانداردا هاوکاری نزیکمانە بێ و لە جێژنەکانی پێشواز لە ئیمپراتوردا ئێمەش بە ڕادەی خۆمان بەشداری بکەین. لە ڕایەتەکانی ئیمپراتور جگە لەوە چاوەڕوانی ناکرێ.
ئێمەش بەرکی سەرشانمان دەزانین کە ئێوە لە مەسەلەکانی عیبادی و کاروباری بازرگانیدا ئازاد بهێڵین. لە ڕاستیدا خۆشی و ئاسایشی خەڵک لە ئەرکەکانی ئیمپراتۆری ڕۆمە، بەڵام تاخمێ لەم خەڵکە هەن کە ئاسایشی ئەوانی دیکە تێک ئەدەن و مەبەستیان خیانەت بە ڕۆم و خدایانی ڕۆمە کە لەگەڵیاندا سازش ناکەین و بۆ گرتن و سزادانیان ساتێک هەدا ناودەین بە هیچ جۆرێک. مەبەستی خاوەنشکۆ فەرماندار مەسیحیەکانن. ئێمەش لەوان زیانمان دیوە. ئەوان بەو پێغەمبەرە درۆینە و کتێبە دەستکردەی خۆیانەوە لە نێوان ئێمەشدا ڕەخنەیان کردووە و پەیڕەوانی ئاینی یەهودیشیان چاواشە کردووە. خاوەنشکۆ بە بڕوای من بۆ بربەرەکانی لەگەڵ مەسیحیەکان دەتوانین هاوکاریەکی زیاتر و نزیکترمان هەبێ.